خوێنێک بەهادین لە خواردەمەنی کوردەواری ئەڵماس کارەکەم ئێمە ماوەی 2 ساڵە ئەم کارە ئەەکەیت خواردەمەنی کوردەواری ئەڵماس ئەمڕۆ 3 ڕۆژمانە لە فستیڤاڵە بەشداریەکەی ئێمە بە خواردە کوردەوارەکان بەشداریمان کردووە هەموو خواردنە کوردەوارەکانمان ئامادەیە تر بە پێی خواستیش زیاتر ئەم بریانیەمان هەیە بە مریشکەوە ئەم بریانە وەکو مەحشی ئامادە کراوە بە مریشکە برنجی کوردی و بە کشمیشەوە یاپراخی گەڵامێ و گەنمە کوتامان هەیە وڵای یاپراخەکەمان زۆر تایبەتەوە خواستی زۆری لەسەرە ئێمە هەروەکو خۆی هەروەکو سادە ئامادەکەین بە بەهراس و شەمانە و بە سادەیش برنجی کوردی بەکارێنین ئێمە بۆ یاپراخەکان برنجی کوردی بەکارێنین ئیتر هەر ماست و شیوت و تەڕەپیاز و وڵای ئەوە نهێنی یاپرائین بریانەکەمان لای شێفەکەمانە بەس هەچیت زۆر داوایەکەنەوە چکە ئەمە 3 ڕۆژە بەڕاستی خواستێکی زۆری لەسرە ئەڕات زۆر جوان ئەڕات والله چۆن ئەها ئەڵێ برنجی کوردی چۆن بە ئافرەتێ ئەڵێ مەکری هەیە و نازی هەیە ئەبێ مەکر و نازی هەڵگری ئەگەر نەزانی مەکر و نازی هەڵگری جوان دەرناچێت ئەبێ لێ بزانی چکە هەموو کەسێ ناتوانێت لێنێ برنجی کوردی جا برنجەکەشمان زۆر تایبەتە ئەگەر سەیریکن ئەها دەنگ وەستاوە لەگەڵ کشمیشەکە ئەمەش کفتەیە کفتەی سلێمانی کفتەی سوورە بەڵێ کفتەی سابونکەران ئەمە بە زەردی ئامادەکرێ ئەمیش یاپراخی سڵقە وەک خۆتەزانی هەموو ئەداواتێکی تایە هەموو شتێکی تیا بێت چکا بە پێی خواستەکان ئەمیش هەر فاسۆلیا حیاتەکە و ئەمیش ئەو شتانی کە لێرە ئامادەیەکەین و سوورەکەینەوە شفتەیە کوبەی موسڵێ و بۆرەک و 3-4 بۆرەکمان هەیە والله ئێمە بەس قیمە بەکارێنین قیمەیەکی جوانی خۆمانە بەکارێنین ئەگەر سێریکەی پیازێکی کەمی تێەکەین چکا بۆ زۆر تامی پیاز نەیە لەگەڵ کەرەوز و یەک و تەماتی تێەکەین و تۆزێک ئاردی بۆ کەم بۆی یەک بگرێت نابێت ئاردی سفر بەکاربێنی چکە ها ئەوەی تر چۆنەڵی لێقێکاتەوە بێ ئاردێکی بۆری تۆزێ زبر بەکاربێنی بۆی جوانێک بگرێت کفتەکەشمان ئەمە هەر بە بڕێش ئامادەیەکەین ناوەکەی پڕە لە قیمە باشە ئەمەش هەوی ئینەکەی چۆنەڵی برنجی کوردیە لەگەڵ قیمە هەویرەکەی ئەشێلی ئەبێ بە قیمە بیشێلیت و ئەنجا دروستیکە یعنی ناوەکەشی قیمەتیا برنجەکەشی قیمەتیا لە ئێران و سەردانیان کردوین لە کەرکووکەوە عەرەب ئەوەی تر خۆتەزانی لە بەڵغاوە سەردانیمانەکەن بەڵێ بیانیشی تیا بوو یاپراخی گەڵامەوە کە تاقیەکەنەوە زۆر بەلایەنەوە خۆشە یعنی زۆر ناڕۆن هەتا ئەیخۆن تەواوێکن تێستێکن ئەنجا ئۆکەیمانێنێ و ئەنجاوە زۆر تایبەتە گەڵاکە ئەبێ ناسک بێت ئەنجام هیچ دەرمانێکیش بەکار نایێنین بۆ ئەوە چکە گەر گەڵامی عادەتێکی یەک تۆز شتی تێکەی ڕێک ئەو تامەیە با بۆ خۆی ئەبێ خۆی بێت ئەبێ تامی ماست و شیوت و تەڕەپیازەکە بێ لەگەڵ قاقلەکە بەس ئەوەنە یەک شتی تری بۆ زیایەکەی تامی خۆی لە دەستەیە وڵای من خواردنەکانی خۆمان هەموویم بەلاوە خۆشە بەس لێرە چکە ئەوەنە بۆن و بەرامیێت بە سەرمانە بڕاکەی هیچوان نەخواردەوە 3 ڕۆژە بەس ماش کە سریوانەکەڵم خۆزگەم بە خۆیان تێرە خۆن ئێمە ناتوانێ ئەوش بخۆین برنجە کوردی و فاسۆلیاکە کە ئەیگەم بە فۆگە زۆر خۆشە بەخێر بێت بۆ کوردەواری ئەڵماس ئێمە 2 جۆر هینمان هەیە کفتەی سابونکەران کفتەی بڕوێشیشمان هەیە کفتەی سووری بڕوێش ئەوەی تایبەت بێ کفتەی سابونکەرانەی سلەیمانی زۆر تایبەتە بە برنج و قیمە ئەکرێت ناو قیمەکە هەر بایەم و کشمشی تێکەن هیواش هێڵی گوێزی تێکەن بە دڵی مشتریەکانمانە قیمەی تێکەڵەکەین و بە جوانی ئەی پێچینەوانێ
بۆی هەوایتیانە بێکە هەوایتیا بوو ئەو کاتە کفتەکە هەڵە بەشێ بەسکە هەوایتیانە بوو کفتەکە بە هیچ جۆرێ هەڵناوەشێ وڵا ئەوپەڕی دەدەقەیەک ئاوا داینەی چونکە ئەمە بە برنجێک لە پێویست ناکات یعنی بیخوسێنێت و هیچ